من ئێستا ڕەدی تۆ ئەدەمەوە بە ناشرینترین شێوە ڕەت ئەدەمەوە تۆ سەیرەکەی سێشتەکانی منەکەی حەقا ڕێک دەی دەستخۆشیەکەم لێکەی خوای گەورە جزای خێری کاک فڵان بداتەوە یا مامۆستا فڵان بداتەوە کە ئەو هەڵەی منی دیاری کرد من غەڵەت بووم نەم پێکا ئەو پێکای داواکارم لە خوای گەورە لی خۆش بێ خوای گەورە عفویکە جارەتن لە ڕووم نایە بە ناشرینی لەسەر بنووسم لە ڕووم نایە بۆ دەڵێم ئەو جارە من ئەوەندە سوکایەتی جنێوم پێدا بەڵام ئەو حەقەکەی وەرگرت دوعای خێریشی بۆم کرد کۆڵێ مەدحی منیشی کرد خۆت ڕابێنەیتر من ئەو کاتێک کەس جنێوم بە تۆدا ئێستا لە ڕووم نایە هەر تۆش ببینم هەیبەت زیاد دەبێ قدر زیاد دەبێ لای من بەڵام ئەو کابرایەکی عاقڵە وەکو ابن القەیم فەرمووی کە ڕەدی کابرایەکی دایەوە دوعای خێری بۆ کەڵە بۆم دەرکەوت کە کەسێکی عاقڵە چونکە ئینسانی عاقڵ دوعای خێر بۆ کەسێکا کە ڕێگەی خێری نیشاندا